تا ئێستا شوێنەکانی جەزایر تەماوین بە تایبەتی لەم هەڵبژارنەدا کە ئایا کام پاڵێوراوی سەرۆکایەتی باشترینی چانسی سەرکەوتنی دەبێت. ئەوەش هەر ناڕوونە کە ئایا هەڵبژاردن دەچێتە خولی دووەم یان نە، بە تایبەتی لە دوای سەربەخۆییەوە خەڵکی وڵاتە لەگەڵ ئەو جۆرە هەڵبژاردنەدا ئاشنا نین، چونکە لە دوو دەی ڕابردوودا هەمیشە پاڵێوراوی سەرکەوتوو دیار بووە، تەنانەت بەر لەوەی دۆسیی خۆپاڵاوتنیش پێشکەش بکات. ئەم هەڵبژاردنە لە دۆخێکی تایبەتدا بەڕێوە دەچێت، بە تایبەتی شەقامی بەهێزی ئەو وڵاتە ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە ڕەت دەکەنەوە و بە ماکیاجکردنەوەی ڕژێمی پێشووی ناو دەبەن و خۆپیشاندانی گەورە لە سەرانسەری وڵاتدا بەردەوامە. بە تایبەتی گوشارەکانی شەقام بوو کە 9 مانگ لەمەوبەر عەبدولعەزیز بوتەفلیقەی سەرۆکی سەر عەرەبانە و بێزمانی ئەو وڵاتی ناچار کرد دەست لە کار بکێشێتەوە وڵات بباتە ناو قۆناغی ڕاگوزەرەوە. ئەوەی شەقامی ئەو وڵاتی تووڕە کردووە ئەوەیە کە گشت ڕکابەرەکانی سەرۆکایەتی لە هەمان قوتابخانی ڕژێمی بوتەفلیقەن. دوو سەرۆکوەزیری پێشوو عەبدولمەجید تەبون و عەلی بن فلیس سەرۆکی پارتی داهاتوو بلعید عەبدولعەزیز جێگری ئەمینداری پارتی کۆمەڵی نیشتیمانی دیموکراتی عیزەدین مەهیوبی کە سەرکردەی پێشووی ئەو پارتە ئەحمەد و یەحیا بوو کە ئێستا بە تۆمەتی گەندەڵی گەورە لە زینداندایە. هەروەها سەرۆکی بنیادی نیشتیمانی عەبدولقادر قەرینە کە لەسەر تەوژمی ئیسلامی هەژمار دەکرێت. لە ساڵی 1970ەوە کە قۆناغی فرەحیزبی دەستی پێکرد هەمیشە پاڵێوراوی ڕژێم سەرکەوتووە. لەگەڵ هاتنی بوتەفلیقەشدا لە ساڵی 1999 کە خۆی وەکو پاڵێوراوی سوپا ناساند و خۆی لە پارتی ڕزگاری نیشتیمانی دەسەڵاتداریش دوور خستەوە. هەمیشە بیرۆکەی پاڵێوراوی سوپا و دەستگای هەواڵگری سەپێنراوە، بەڵام لە ژێر فشاری شەقامدا ئەحمەد گاید ساڵحی سەرۆکی ئەرکانی سوپا ڕایگەاند ئەوان پشتیوانی لە هیچ پاڵێوراوێک ناکەن و ئەوە گەلی جەزایرە سەرۆکی خۆی دیاری دەکات. گەرچی ڕۆژنامەنووس مەسعود زەیان بڕوای وایە ئەمە قۆناغێکی نوێ و سەردەمی ژەنەراڵ تەوفیقی سەرۆکی دەستگای هەواڵگری بەسەر چووە کە بە خوڵقێنەری سەرۆکایەتی ناو دەبرا، بەڵام بە پێی بۆچوونی موحەممەد قاڕەی مامۆستای زانستی کۆمەڵناسی گەرچی سوپا ئەو لێدوانەی داوە، بەڵام سوپا و دەستگای ئەمنی پشتیوانی لە عەبدولمەجید تەبون دەکات و ئەگەری ئەوە هەیە لەگەڵ عەلی بن فلیس بچنە خولی دووەمی هەڵبژاردنەوە. گەرچی لە جەزایردا هیچ ناوەندێکی ڕاپرسی نییە بۆ پێشبینیەکان، بەڵام ئالی غانمی توێژەری جەزایری ناوەندی کارنیگی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست بڕوای وایە دوو سەرۆکوەزیرانی پێشوو باشترین شانسیان هەیە بۆ ئەو پۆستە. غانم بڕوای وایە هیچ بڕیارێک بەبێ ڕەزامەندی سوپا سەرکەوتوو نابێت، بۆیە لێدوانی بێلایەنی سوپا شتێکە و جوڵانەوەی لە پشتی پەردەشەوە شتێکی ترە و دەسەڵاتی کۆنتڕۆڵ کردووە و ئەنجامیش هەرچۆنێک بێت بە قازانجی سوپایە و سەربەخۆیی زیاتر وەردەگرێت.